بە ئامادەبوونی هاندەرە سەرسەختەکەی دەربەندیخان میوانداری یانەی نەورۆزی شاری سلێمانی کرد. گێمی یەکەمی یاری دەربەندیخان بە بەهێزیەوە دەستی بە یاریکردن کرد، بەڵام لە دوو هێرشی هەڵگەڕاوەدا هێمن فەرەج 2 گۆڵی لە خولەکەکانی 30 و 38 بۆ یانەی نەورۆز تۆمار کرد و ئامادەبوانی تووشی شۆک کرد. پێش تەوابوونی گێمی یەکەم لە خولەکی 43 ئەرکان ڕەحیم دەربەندیخانی گەڕاندەوە بۆ نێو کەشی یاریەکە و جیاوازیەکەی بۆ گۆڵێک کەم کردەوە. گێمی دووەم پێچەوانەی چاوەڕوانیەکان هێمن هاتریکی خۆی بۆ قەڵای سوورپۆشەکان تۆمار کرد و جیاوازیەکەی بۆ 2 گۆڵ بەرز کردەوە. هەرچەندە لە خولەکی 75 هەردی محەممەد گۆڵی دووەمی بۆ دەربەندیخان تۆمار کرد، بەڵام ئەنجامەکە بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ بە سوودی یانەی میوان کۆتایی هات. سەرەتا بە ناوی خوای گەورە دیارە ئەمڕۆ میوانداریانی وشتی نەورۆزمان کرد و بە دڵنیاییشە خۆمان حازری بۆ سێخاڵ یاریەکە، بەڵام زۆر جار یاری لێت هەڵەگەڕێتەوە. ئەمڕۆ وا بوو یعنی زۆرترین فرسە بۆ ئێمە هەڵکەوتنە 3 فرسەیان هەبوو، یعنی وەرسی نەورۆز ئیستیقلالی 3 فرسەکەیان گرتوانیان فۆزی پێ بێنن، بەڵام ئێمە هەر لەوە ئەگەر خۆشتان متابعاتان کرد بە کامێرەکانی خۆتان لەوەجێ لە هەموو یاریەکە لەوەجێ 20 فرسە زیاترمان بۆ هاتوێ، بەڵام سەرکەوتوو نەبووین تێیە. یاری تۆ پێش جوایە زۆر جار تۆ هەموو شتێکەکەی بەس گۆڵە بۆ ناگرێت. ئەمڕۆ ئێمە هەموو شتێکمان کرد تەنها گۆڵمان بۆ نەکرا و وەرەوەش بوو بە سەبەبی ئەوەی کە نەمانتوانین سێخاڵ یاریەکە بێنین و دۆڕانمان. بەدڵنیاوە ئێمە بەدیل وەکو پێویست بەدیلمان نییە، هەر خۆشتان بینیوتان یعنی ئێمە کە بەدیل بۆ لە دەرهێناومانە هێشتا گۆی کە لە ناو یاریەکە یاری کردو زۆر جار ئەو باشتر بوو، بەڵام ئیجباریش بوو لە هەنێ حاڵەتە ئێمە تەبدیلمان کردووە، بەڵام بەدیلمان نییە وەکو پێویست. من داواشم کردو لە برایانی یانیشی دەربەندیخان کە یعنی مشورێک بخۆن، چونکە یاری بە بەدیلەکرێ بەڕاستی، یعنی تۆ ئەوەی کە ئەیخەیتە ناو لەوەی خراپتر بێکە لە ناوەیە ناکرێ، یعنی یاری تۆپی پێ بەدیل بەڕاستی یاریەکانە گۆڕێ بە تایبەتی کە ئاڵەن گێمی دۆم گێمی ڕاهێنەرانە گێمی ڕاهێنەران بە یاریزانی یەدەگەکرێت کە یاریزانی یەدەکە نەبوو ناتوانانی شتێ بکەیت. بەڵێ بەدڵنیایەوە برنەوەی سێخاڵ یاریگای دەربەندیخان کارێکی زۆر باش توانم بڵێم ئێمە یاری پێشوژە بۆیانمان بردایەتەوە، یعنی بە ئاز زۆر باشین، بەڵام نەتیجەکە پێچوانە بۆم یاریە تا ڕادەیەک ئەتوانم بڵم چکە لە یاریگایەوانە بۆ ماسماوە پێویست نەبوو. فترەی یاریەکە دەچوینە دەرەوە یاریوە هاتوینەوە، بەڵام ئەلحەمدولیلا توانیمان بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ یاریەکە بینەوە، بۆ ئێمە ئەمە دافعێکی زۆر باشە، توانم بڵێم لە یاریەکانی تر بتوانین سەرکەوتن بەدەست بێنین. بەم ئەنجامەش نەورۆز یەکەم سێخاڵی خۆی لە خولەکەدا چنیە و دەربەندیخانیش نەیتوانی بەردەوامی بە سەرکەوتنەکانی بدات. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.